بەناوی خوای بەخشندە و میرەبان بینەرانی یازی سڵاوتان لێبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی مایکی پەیام بە خزمەتی و یازیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئایزان کۆمەڵی دادگەری هەمیشە و بەردەوام ویستویەتی لەبەرەی ستەم لێکراوان بێت نەک بەرەیەک کە زڵم و ستەم دەکات. ئەمڕۆ لە کادیران و لایەنگرانی کۆمەڵ دەپرسم بۆچی کۆمەڵ هەمیشە ویستویەتی لەو بەرەیەدا بێت. ئەی کۆمەڵ چی کردووە بۆ چەسپاندنی دادگەری لە نێو کۆمەڵگادا؟ ئایا دەسەڵاتی هەبووە تاوەکو دادگەری بچەسپێنێت؟ و دەپرسم لە ئێستا و لە ڕابردوودا سەرکردایەتی و ئەندامانی مەکتەبی سیاسی کۆمەڵ چەندێک لەبەرەی گەل بوونە کاتێک کە چەکچیان بەدەست بووە و چەک هەڵگر بوونە. ئێوە لەگەڵمانە بن، من سەرنج و بۆچوونی بەشێک لە کادیرانی کۆمەڵتان بۆ دەگوازمەوە. لەگەڵمانە بن. دەپرسم هەڵوێستی کۆمەڵی دادگەری لە ڕابردوو لە ئێستادا چۆن بووە و چەندێک لە بەرەی گەلدا بووە؟ ئێمە ئەگەر دیقەت دابی دروشمی حیزبیمان وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین، هەمیشە ئێمە لە سۆنگەی ڕەحمەت بوون لە بۆ جەماوەر و کۆمەڵانی خەڵکی کوردستان هەنگاومان هاویشتووە. ئیدی ئێمە لە زۆر قۆناغی سەخت تێیدا ئەو بڕیارەمان داوە یا ئەو بڕیارەمان پیادە کردووە کە دەچێتەوە بەرژەوەندی خەڵکو و زیاتر ئاشتی کۆمەڵایەتی لێ بەرهەم دێ. بەڕاستی باشە، دەپرسین کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا چەچی هەبوو و هێزێکی چەکدار بووە، بۆچی کاتێک کە ئەندام و لایەنگرانی شەهید دەکرێن و زیندانی دەکرێن هەڵوێستی کۆمەڵ ئەوە نەبووە کە لایانی بەرامبەری بکوژێتەوە یان بیگرێت و زیندانی بکاتن؟ کۆمەڵ بەپێی قۆناغەکان میکانیزمی خەباتی خۆی دیاری کردووە. ئێمە ئامانجەکانمان نەگۆڕن، ئەمە حیزبێکی ئیسلامین و هێزێکین هەر لە سەرتاوە بۆ داکۆچیکردن لە دین و ژینی خەڵکی کوردستان دامەزراوین و خەباتمان کردووە. ئێمە لە هەر ساتە وەختێک ینی خەباتمان کردووە پێمان خۆش بە مەزلوم بین، زاڵم نەبین لە سیاسەتکردن و لە خزمەتکردنی خەڵک. و ئێمە فعلا لە هەر ساتە وەختێک کە تووشی قەیران و دۆخێک بووبین بە حیکمەتەوە لی دەرچوین و تێیدا ڕەچاوی ئاشتی کۆمەڵایەتیمان کردووە. و ئێمە لەو شوێنانش کە پێویستە بەڕاستی ئێمە ینی بە هەموو هێز و توانای خۆمان ڕوبەڕووی ستەمکار بووینەوە، بەڵام هەمیشە بەرامبەر نەتەوەکەی خۆمان بەرامبەر خەڵکی کوردستان ئیدی بە جۆرێک ینی خۆمان سازاندووە یا بە جۆرێک هەنگاوە سیاسەکانمان ئینی ناوە بۆ ئەوەی وەکو باسم کە لە سەرتاوە ڕەحمەت بین و زەحمەت نەبین بۆ خەڵک. وەکو کادیرێکی کۆمەڵی دادگەری هەڵوێستی کۆمەڵ چۆن دەبینی لە ئێستادا و لە ڕابردووشدا هەڵوێستی چۆن بووە؟ بەڵێ دەستان خۆش، من بۆ پێی کە لە 92 ناو وەزارەتە ئیسلامیەم هەر لە سەرەتای چۆن دەڵێ لە سەرەتای ڕاپەڕینەوە وەکو بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە و وەکەوەی کە لە 2001 لە سیوێکی 5 کۆمەڵی ئیسلامی ئەو کاتە ئەعلان کراوە تا ئێستاش کە کۆمەڵی دادگەریە، کۆمەڵ چۆن لە شاخ لە ڕابردوو خەباتی کرد لە پێناوی ڕزگاری میلەتەکەی، ئێستاش لە شار خەبات دەکات لە پێناوی خۆشگوزەرانی خەڵکەکەی. بۆیە کۆمەڵ هەمیشە هەموو کات هەوڵی داوە ببێ بەمای خێر بۆ میلەت، ببێ بەمای خۆشبەختی بۆ میلەت. لە زۆر وێزگەدا کۆمەڵ ئەین باوەڕ کە زەرری کردووە، کۆمەڵ زەرری خۆی داناوە بەڵام فیسەبیلی بەرژەوەندی خەڵک. تۆ کوڕێکی مامۆستا، دەپرسم مامۆستا کەسێکی چۆن بوو؟ لە زاری خۆتانەوە دەمەوێت بزانم و مامۆستا بناسین. بەناوی خۆی بەخشندە میهرەبان، باوکم شەید مامۆستا عەبدوڵڵای قەسری لە ڕاستیدا پیاوێکی زۆر نەجیب و گران بوو، ئینسانێکی زۆر هاوسەنگ بوو، ئینسانێکی خاوەن پارێز و تەقوا بوو، ئینسانێکی نەرمونیان بوو، پیاوێکی خاوەن سەنجین بوو. لە ماڵەوە کە دادەنیشت لەگەڵ ئێمە بەڕاستی پەروەردەیی بوو، کەسێکی خاوەن شکۆ بوو، ئینسانێک بوو شەرم لێ دەکرد وەکو باوکێک وەکو قودوەیەک بۆ ئێمە قودوەی حەسەنە بوو بەڕاستی. وەلحەمدولیلا ئێمەی جوان پەروەردە کرد، هەرچەنە کاتیشی بۆ ئێمە کەم بوو، زیاتر کاتی لە خزمەتی دین و ژینی کۆمەڵگەی کوردیدا بەسەر برد. بەڕاستی ناوی باوکم بۆ ئێمە جێی شانازیە، بۆ براکانم، بۆ خانەوادەی ئێمە، دایکم و خوشک و براکان. بەڕاستی ئێمە لە هەر شوێنێک کە دەڵێن کوڕی مامۆستا عەبدوڵڵای قەسرێن یا سەر بە خانەوادەی مامۆستا عەبدوڵڵای قەسرێن، بۆ ئێمە جێگەی شانازیە کە ئەو ناوە هەیە. و باوکم پەرێزی خاوێن بوو
وەکو مامۆستا مسلمی برام لەم وتەیە ئاماژەی پێدا کەم ژیا بەڵام کەڵ ژیا و هەموو تەمەنی خۆی وەکو مۆمێک لە خزمەتی دین و ژینی کۆمەڵگەی کوردستاندا تواندەوە بۆیە ئەوەی کە بەڕاستی زۆر جارێت تۆ ناتوانانی بە چەند وشەیەک وەصفی ئینسانێک بکەی ئینسانێک بوو سەحابانی دەژیا لەم سەردەم و ڕۆژگاری ئێستامانداکە و قودوانە زۆر کەمن بەڕاستی تۆکو کوڕێکی مامۆستا پێم بڵێ مامۆستا کەسێکی چۆن بوو وایە کاتێک جەنابی مامۆستا شەهید دەکرێت تەمەنی تو چەند بوو بەنای خۆی بەخشتە و میرەبان بەخێر بێن سەرچاوان من ئەنەس عەبدوڵڵا کوڕە بچووکی شەهید مامۆستا عەبدوڵڵای قەسرێ ئەمڕۆ 19 ساڵ تێدەپەڕێ بەسەر شەهیدبوونی جەنابی مامۆستا باوکمان هەستاین بە ئەنجامدانی ئەم فستیڤاڵە وەکو زیندووکردنەوەی پەیام و ئەو بەهانەی کە باوکم لەسەری ژیا بۆنەوەی نوێ هەڵبەتە من ئەو کات کە باوکم شەهید کرا تەمەنم 6 ساڵ بوو بیرمە ئەو کات سەفیەکی ابتیدایی بووم لە مەکتەب بتوێنی ڕانیە دەرسم دەخوێند من ئەو کات بڵێن کە کاتی نوێ ساڵم وەرگرتەوە هاتمە ماڵەوە نارجع بووم و ئەوانە زۆر دڵم خۆش بوو بیرمە باوکم سەری ماچ کردم و ئەوانە وتی کوڕم ئافەرین ئینشاڵڵا داهاتوو ڕۆشنە بێ الحەمدوللیلا لە فەزلی خوا بەزیاد بێ و پاشانیش هەوڵ و تێکۆشانی دایکم کە هەموو کات قەرداری ئەوین الحەمدوللا توانیمان کە هەمومان برایەکانم کۆلێژ تاوا بکەین و بە سەرکەوتووی دەبینین لە ڕابردوودا کۆمەڵ خاوەنی چەک بووە چەک بەدەست بووە کاتێک کە زوڵمی لێ دەکرێت کەستەمی لێ دەکرێت بۆچی بیری لە تۆڵەکردنەوە نەکردوتەوە بەڵێ دیارە کۆمەڵی دادگەری لە زۆر حاڵەتدا شەڕی نەخوازراوی بەسەدا سەپێنراوە چۆن بڵێ بەنەو حەگ لە نەوحەکان کۆمەڵ تەشقەڵەی پێکراوە بەڵام کۆمەڵی دادگەری ئامانج و هەدەفی کۆمەڵی دادگەری زۆر جار خۆلادان بووە لەو شەڕە نابەرامبەرانەی کە بەرامبەرەکەی بەناحەق پێی فرۆشتووە لە ئەویش لە پێناو ئەوەی کە خوێنی خەڵکی چۆن بڵێ بێتاوان و خوێنی خەڵکی ئەوەی کە زوڵم دەکە دیارە کۆمەڵی خەڵک بەکارێنی خەڵکی ئەو وڵاتی ئێمەە بۆیە کۆمەڵ هیچ کار لەگەر شەڕی کورتکوژی و شەڕی ناوەخۆ و تەشقەڵەکان نەبووە هەوڵی داوە بیسەلمێنی کە کۆمەڵ ئەهلی ئاشتیە ئەهلی خێرا ئەهلی چاکە و چاکەکاریە تا دەتوانین بڵین کۆمەڵ لە پێناو پاراستنی ئاسایشی کۆمەڵایەتی خەڵکیەوە بووە کە شەڕی هەڵ نەبژاردووە ئەکیت دیارە کۆمەڵی دادگەری خاوەنی قیادانێکە خاوەنی کادیرانێکە کە خاوەن غیرەت و هەیبەت و کۆمەڵیش لە ڕابردوو لەوانەیە تاڕادێک تووشی هەندێک حاڵەت و هەندێک شەڕی نەخوازراو بوو بێ ئەو کات خەڵکیش کادیران و پێشمەرگەکانی کۆمەڵی دادگەری ئەو کاتوە قیادەی کۆمەڵی دادگەریان دیتووە کە هیچ کاتێک نەترساوم بەڵکو کۆمەڵ لە پێناو ئاشتی زۆر جار خۆی بواردووە لە زۆر شەڕ کە بەسەری داسەپێندا و یان تەشقەڵی پێکراوە تۆکو کچێکی مامۆستا کاتێک مامۆستا وەفاتی کرد و شەهید بوو تەمەنت چەندێک بوو بسم الله الرحمن الرحیم سەرەتا بخێر بن سەرچاو من وەکو بشڕە کچی مامۆستا عەبدوڵڵای قەسرێ خۆم بەخۆشحاڵ دەزانم ئەمڕۆ لە مەراسیمێکدا بتوانین کەمێک لە ژیانی باوکم پیشانی ئازیزان بدەین من کاتێک باوکم وەفاتی کرد شەهید کرا ساڵێک و 6 مانگ بوو تەمەنم 4 سەی 2003 من تقریبا ساڵێک و 6 مانگ بووم هیچی باوکمم ئەوەنە بەبیر نایە کە بتوانم زۆر باشە ئەمڕۆ مەراسیمێکتان لێرە ڕێخستووە دەتانوێت لەم مەراسیمەدا چ پەیامێک بگەێنن بۆچی ئەم مەراسیمەتان ڕێخستووە بەڵێ ئەم مەراسیمە پیشاندانی ژیانی باوکم و ئەو خزمەتێک کە بەرامبەر بە بانگەوازی ئیسلامی کردوێتی بۆ ئەوی بتوانین بە بیری خەڵک بێنینەوە کە ئەم بانگەوازی ئیسلامیە چێ دروستی کردووە چۆن گەیشتووە بە ئێرە و خزمەتێک بەو گەنجانە و بۆ چینە پێشکەش بکەین کە لە داهاتوودا دێن و بتوانن کە ئیسفادەیەک لەو بەڕێبازە بکەن کە لە پێشوودا بەڕێکراوە دەپرسم چەندێک سەرکردایەتی کۆمەڵ هەم لە ڕابردوو هەم لە ئێستادا لەبەرەی گەل بوونە بەناوی خۆی گەورە و میهرەبان شکوکمانی تێدا نییە ئاینی ئیسلام سەرچاوەی داکۆچیکردنە لە مرۆڤایەتی یعنی کە خۆی گەورە سوبحانەهو وتەعالە پەیامی خۆی بە پێغەمبەران ناردیە لۆ ئەوەی دادگەری بچەسبێتن لۆ ئەوەی مافی خەڵکەکان نەخورێتن ئەو خەڵکەش کاتێک دەتوانی پارێزگاری لە مافی خەڵک بکەی کە دەست بە پەیامی خۆی گەورەوە بگری سوبحانەهو وتەعالە و شارەزای پەیامی خۆی گەورە بی و هەست بە
ڕقابەی خی گەورە بکەی و ئەو ترسە لە دڵت دابی کە مافی خەڵکی پێشێل بکەی خی گەورە لێ پێچنەوەت لەگە دەکە زۆر باشە دروشمی کۆمەڵ دادگەریە کۆمەڵ چەندێک لە پێناوی دادگەریدا هەوڵی داوە و ویستویەتی دادگەری بچەسپێنێت لە نێو کۆمەلگادا دیارە کۆمەڵی دادگەری کە درێژە پێدەری بزوتنەوە ئیسلامیەکان بووە ئەوەتە بزنەوەی ئەو بزوتنەوەی کە بە ناوی دادگەری ئیسلامی دەستی پێکردیا لۆیە دەبینین سەرکردایەتی ئەو حیزبە کۆمەڵی دادگەری و کە درێژە پێدەرا ئەوانە هەموو هەڵقوڵاوی ناخی پەیامی خی گەورەنە سبحانەه وتعالى و پەروەردەی دەستی ئەو کەسانەنە کە بە پەیامی خی گەورە گۆشکراینە لۆیە پەیامی خی گەورە سبحانەه وتعالى دادگەری تێدایە واتە دادگەری ئەگەر هەبی دادگەری مطلق دەرێن کە دەگوترایە دادگەری مطلق لە دنیای دادگەری مطلق ناتەسبێ بەڵام ئەگەر دادگەری هەبی لە ژێر پەیامی خی گەورەیە سبحانەه وتعالى و سەرکردایەتی ئەو حیزبە شانازی بەو پەیامەی دەکاتن و ئەو پەیامە لەسەری واجب کردوونە کە بەو ئەرکە هەستن و ئەو ئەرکە قورسە هەستن لۆ ئەوەی دادگەری بچەسپێتن و هەوڵی خۆیان داوە لە ئێستا و لە ڕابردوودا کۆمەڵی دادگەری چەندێک سەرکردەکانی لەبەرەی گەل بوونە بەناوی خی گەورە میهرەبان وەڵای دی ئەو خەڵکانی کە تۆزی ئینسافیان هەبی ڕەنگە ئەو کەسانی کە باگراوندی ئیسلامیشان نەبی شەهادینەوەی کە کۆمەڵی دادگەری کۆمەڵی ئیسلامی پێشترەوە کۆمەڵی دادگەری ئێستا سەرکردەکانیان لە ناو خەڵک بوون لەبارەی خەڵک بوون لە خزمەتی خەڵک بوون لە هەر جێگای بوون ئەگەر پلۆپۆستیان هەبوو بی ئەگەر لە مینبەر و میحراب ببن ئەگەر لە هەر شوێنێک ببن ئەوەی خەڵک پێویستی پێ بوون ئەوان لە خزمەتی خەڵکا بوونە زۆر باشە دروشمی کۆمەڵ دروشمی دادگەریە چی کردووە بۆ چەسپاندنی دادگەری لە نێو کۆمەلگادا هەنگاوەکانی چ بوونە تەمان ئەو دروشمێک کە کۆمەڵی دادگەری بەرجی کردەوە حقەتەن ئەوەی ئەمە دیتیتمان الحەمدولله سپاسی خوا دەکەین کەمەش لەو کاروانەی یعنی بە شایەدی خەڵکی دیکە ئەوە دووبارە دەکەمەوە کۆمەڵ ئەوەی کە بە خەڵکی گوتیە بەخۆی سەرەتا جێبەجێ کردیە و دروشمی دادگەریش بریتە بریتە لە دروشمەکی زۆر بەرزی دینی خی گەورە کە سەرەتا تەوحید دواتر دادگەری ئەوە پەیامی پێغەمبەرانە و کۆمەڵیش ئەوەی کردە پەیامی خۆی و جێبەجێشی کردیە ئەوەی کە ئەوەندێک کرابی لە واقعی کە لەو برێ مەسەلەن لەو شوێنەی کە هەرچەندێک لۆی ڕەخسابی هەولی ئەوەی دا بەڕاستی دادگەرانە هەڵسوکەوتکە و دادگەری هەولی چەسپانی دادگەریشیدایە هەل لەسەر مەراسیمەکەی ئەمڕۆ دەمەوێ بپرسم ئێوە دەتانەوێت لەم مەراسیمەدا چ پەیامێک بگەێنن بۆچی ئەم مەراسیمەتان ڕێخستووە ئێمەوە پەیامەکە بۆ ناوخۆی خۆمانی کۆمەڵی دادگەری بۆنەوەی ئێستا کە بزان سەرکردەکانیان بە چ ناوسۆری و ناڕەحەتیەک ئەم پەیامە پیرۆزەی بزافی ئیسلامیان گەیاندۆتە ئێرە و ئەوەش بە دەرەوەی خۆشمان بگەێنین کە ئەمە سەرکردەکانی خۆمان وەکو سیمبولێکن وەکو ڕێ ڕۆشنکەرەوەیەکن بۆ ئێمە و ئەوەش بگەێنین کە ئێمە پەیامی ئاشتیمان پێەیە پەیامی چارەسەریمان پێەیە ئێمە نابینە بەشێک لە کێشەکان لە هەرێمی کوردستان مامە حاجی دەپرسم تۆ هاوڕێی مامۆستا عەبدوڵڵا قەسرێ بووی خوا لێی ڕازی بێت مامۆستا کەسێکی چۆن بوو دەمانەوێت لە زاری تۆ کە هاوڕێی ئەوی بزانین مامۆستا کەسێکی چۆن بووە مامۆستا کەسێکی زۆر پیاوێکی زۆر دڵفراوان پیاوێکی زۆر بەدین بە ئەخلاق بە ڕەوش بە سام هەموو سفەتێکی تێدا بوو مامۆستا تۆ چەند ساڵ هاوڕێ ئەو بووی لەگەڵ ئەو بووی 4-5 ساڵ لە خزمەتیدا بوو 4-5 ساڵ لەو 4-5 ساڵەدا چی یادگاریەک بیرەوەریەک لەگەڵ مامۆستایە هەبووە وەڵی یەک یادگاری دەژێڕمەوە لەو باشیش نییە بەس مامۆستا جەنابی ئەو دەمەی موبایل کەم بوون تازە موبایل تەوزیع دەکرا هەمووی 19 نەفەر موبایلمان هەبوو جا مامۆستا ئەگەر دەچوو بۆ سەفەر دەچوو بۆ سەرکردایەتی ئەو کاتەی لە هەڵەبجە و خوڕماڵ و ئەوانە بوو کاک مسلیم دەهات دەینار موبایلەکەی بدەمێە هەتا دەچێ و دێتەوە ئەمن کوڕێکەمە بوو ئەو کاتەی ئەوە لێ دەدران مۆسیقا دەخرا سەرێ کوڕەکەم مۆسیقایەکی کراس زەردێم بۆ بکەن بە بووک بۆم بەرنە باغی شەقلاوە ئەوەی خستپۆستەرێ مامۆستاژ لە کاتی جەماعەتێ لە کاتی نوێژی جۆمەدا ئەو جەڕەسەی بۆ دێک کەسێک جەرەس بۆ من دەکا بەڵام ئەو جەڕەسەی لەسەرە مامۆستا دەیگون نەمدەزانێت چی بکەم نوێژ ببڕم
موبایل چۆن بکوژێنمەوە ئەگەر هاتەوە هەر پێ دەکەنی وتم مامۆستا بۆ پێ دەکەنی وتی وەڵڵی شتێکی ئەوان لێ قەوماوە ئەوەندە پێم ناخۆش بووە لە کاتی جەماعەتکردنێدا کرا زەردێ بوات زۆر ناخۆش بوو ماوەست دەکتم مامۆستا تۆ ئاخراندامی مەکتەب سیاسێکی چۆن نابێت موبایل تەبێ وتی ئاخر ئێستا بە تەواوی تەوزیع نەکراوە موبایل زۆر کەم بوونەوە کاتەی هەموو 5 نەفەر لە شارڕانەیان بوو یەکێک لەوانە من هەم بوو ئەمنش موبایلەکە هەموو جارە کاک مسلیمی دەنار دەیگوت دەچم بۆ سەفەرێ موبایلەکەم دێ هەتا دێمەوە لەگەڵ هاوڕێکانی چۆن بوو کەسێکی تۆن بوو یان کەسێکی نەرمونیان بوو لەگەڵیان وەستا کەسێکی زۆر نەرمونیان بوو زەلامێکی زۆر بەسخام و بە هەیبەت بەڵام لە دڵدا فراوان زۆر دڵفراوان بوو زۆر یعنی بۆ خۆڵق و خۆ بوو لەگەڵ هەموو کەس لەگەڵ منداڵێک دەهاتەوە ئارە وەڵا خۆش بی سەلامەت دیا ڕەبی بە هەر شاد بێ مامۆستا گیان خۆش بیا خۆ سەلامەت دیاخوا قەت یانی هینی مامۆستا عەبدوڵای لە دەرەبەری ڕاپەڕین ناسڕێتەوە قەت حتا هەموو کەس هەتا دوژمنەکانیشی بەخوا لە کاتی شەهید بوونی بۆی دەگریان کۆمەڵ هەم لە ئێستا و هەم لە ڕابردوو چەندێک لەبەرەی مەزلومدا بووە بێگومان پێکهاتێک کۆمەڵی دادگەری هە لە سەرکردایەتیەوە هەتا کادیرەکانیانەوە لە چینە ڕەشروتەکەی هاوڵاتیانن و لەبەر بیر و باوەڕیان و لەبەر ئینتیمای سیاسیان بەردەوام فەرامۆش کراون مافەکانیان پێشێل کراوە و بۆیە ئەوان لە هەر مووقعێک بوو بن لە حکوومەت بن یان لە پەرلەمان بن یان لە ئۆپۆزیسیۆن بن یان تەنهاوەکو حیزبێک سیاسی بن یاوەکو ڕێکخراوە کانی خۆیان بەردەوام لە بەرەی مەزلوماندا بوون لەبەر ئەوەی ئەم بەرەیە بەرەی پێغەمبەران بە سلامی خوان لەسەردا بێت دژی تاغوتەکان و فێرعەونەکان و ستەمکارەکان ئەوانی بەردەوام مافی خەڵکیان پێشێل کردووە هەر ئەوەش لە هەڵگرانی پەیامی ئیسلام دەوشێتەوە کە بەردەوام لە بەرەی مەزلوماندا بن لە دژی زاڵم و ستەمکاران بجەنجێن ماف بۆ خەڵک وەرگرنەوە و ئەو کاتێککە ما بۆ خەڵک وەردەگرنەوە ئەو کات پەیامە ڕاستەقینەکەی ئیسلامەتی بەجێ دەگەێنن هەر بۆیە کۆمەڵی دادگەری بڕیاری داوە تا سەر هەر لەو بەرەیە بێ کە بەرەی مەزلومانە هاوکار بێ بۆ جێرانەوەی ماف بۆ خاوەن مافەکان دەپرسم مامۆستا وەکو سەرکردەیەکی کۆمەڵ هەسوکەوتی چۆن بۆ لە ماڵەوە چۆن هەسوکەوتی کردو هەم وەکو سەرکردا هەم وەکو هاوسەر چۆن مامەڵی لەگەڵ ئێوەدا کردووە بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای بەخشندە و میهرەبان دەستخۆشی لە ئێوە دەکەم مامۆستا وەکو قیادا وەکو سەرکردەیەکی لێ هاتوو مامۆستا تاوڵی سەرکردەیەکی لێ هاتوو بوو کەسێکی خاچی بوو کەسێکی خۆ بەکەم زان بوو کەسێک بوو زۆر بە تەواضع بوو هەن لەگەڵ پیاوی گەورە هەن لەگەڵ ژنان منداڵان هەن لەگەڵ منداڵی خۆی هەن لەگەڵە من کەسێکی زۆر نەرمونیان بوو قەت تۆڕە نەدەبوو کەسێکی زۆر خاچی بوو مامۆستا لە ڕووی ماڵ و مادەشەوە یعنی زۆر خۆی پێ بەکەم زان بوو هیچ شتێکی نەدەکرد خی گەورە لە خۆی حادثکە کەسێک بوو دەیگۆمە لاژن ئەمن قەت شتێک ناکەم خی گەورە لە خۆم حادثکەم چکە ئەوە قەبری مامۆستا عەبدوڵای قەسرێ زۆر جادەم گۆ مامۆستامە زۆر فەقیرین ساحب بنداڵی هیچمان نییە دەیگەوە قەبری مامۆستا عەبدوڵای قەسرێەوە قەبری فلانی و قەبری فلانی ئەمنەوە قەبری خۆم هەوڵ دەدەم سبەینی لێ پرسیینەوە لەگەڵە من دەکە فلان کە سەرکردەیەکی کو بووی ئەمیرێکی کو بووی لەگەڵ مسلمانان کو بووی چۆن ماڵی مسلمانان بەکارهێنا قەت شتێکی نەدەکرد خی گەورە پێشی ئەوەی حساب لۆمە بکە حساوی لە خی گەورە دەکرد هەتا وتارەکانیشی دادەنا شتێکی لە ماڵەوە تەطبیق نەکردبە قەت شتەکەی نەدەگۆ لە سەمین بەر چکە دەیگۆ شتێک بەڵێ واتە هەتا شتێک لە ماڵەوە بە خۆی جێبەجێی نەکردبایە لە وتاردان باسی نەدەکرد هە شتێک لە ماڵی بەخۆی تەطبیق نەکردبە قەت لە سەمین بەر نەیدەگۆ لەو مسلمانانی بەیان نەدەکرد دەیگۆم شتێک ئەگە بە خۆم تەطبیق نەکەم کاریگەری لەسەر مسلمانان نابی چکەمە زۆر فەقیر بووین زۆر بە فەقیری ژیاین زۆر دەربە دەربووین هەتا ماڵمان نەمابوو ساحب منداڵ بووین کوڕە مامۆستای ڕەحمەتی بەتانیەکمان نەبوو بە خۆدا دەین ڕایەخین کۆمبارەکەم ڕایەخست بوو هەموو پنی بوو دەمگۆ مامۆستا تو کەسێکی گەورەی سەرکردەیەکی کۆمبارەتەم پنێ دەگۆ چ نێمەلاژن ناخەکە حیسێبە ئەو کەسەی کە دێتەکرە من ناخی من دەخوێنیتەوە کۆمباری و شتانە چییە جارێک میوانمان هەبوو مەکتەبەی لەولایە بوو کێشەیەکی کۆمەڵایەتی هەبوو چ بوو کتابێکی بینیت ڕاکێشیت تەماشای کتابەکەیکە پشتێ ملی هەموو دەڕابوو بە ئارەقەی کوشتنی سیاری گوت مامۆستا خۆ هەڵنەستایە پێ ئەوها پشتەکەت ببینن کراسەکەم درویە بەخۆ دەدڕایەوە دەیگۆجات چێمە لاش
ئەوە چیە قەید چێکە پشتم دڕات قەیدێکە خەڵکەکە دێتە کرە من لۆ مەدیسەکەی دێ لۆ عیلمەکەی دێ لۆ نەرمونیانی من دێ لۆ قسە خۆشەکانی من نەک فەڕۆیەکە کاری تێ بکاتن جا مامۆستا تا بڵێ کەسێکی قیادی بوو کەسێکی نەرمونیان بوو کەسێکی لێ هاتوو بۆ بەڕاستی. مامۆستا عەبدوڵای قەسرێ سەرکردەیەکی چۆن بوو لە نێو کۆمەڵی دادگەری و کۆمەڵی ئیسلامی پێشوو؟ جنابی مامۆستا عەبدوڵای قەسری شەهید خی گەورە دەرەجەی عالی بکە یەکێک بوو لەو سەرکردە ئیسلامیە دەگمەنانەی کە لەسەر ئاستی سیاسی و کۆمەڵایەتی و تەنانەت داعەویش زۆر دەگمەن بوو بەڕاستی پێویستە ئێمەی بەتایبەت کۆمەڵی دادگەری هەمیشە دراسی لایەنە جیاوازەکانی ژیانی جنابی مامۆستا بکەین. مامۆستا لێک کاتدا سەرکردەیەکی کۆمەڵایەتی سەرکردەیەکی سیاسی داعیەکی زۆر سەرکەوتوو بوو چونکە هەمیشە لە ژیانی خۆی ئەگەر دیقەتان دابی کەسێک بوو دنیای بەکەم دەگردووە کەسێک بوو زیاتر مەیل و دڵی بەلای قیامەتێدا بووە پیاوێکی متەقی بوو زاهید بووە کەسێکی ینی تاڕادەیەکی ئێجگار بەرز زۆر کەسێک بوو پەیوەندەکانی فراوان بوو پەیوەندەکانی کارا بوو لەگەڵ خزم و دۆست و برادەر و ئیدی هەمیشە مامۆستا عەبدوڵای قەسرێ بەو دەناسراوە کە سەرباری دڵنەرمی و سەرباری وتە جوانەکانی کەسێکی خاوەن هەڵوێست و کەسێکی نەرمونیان و کەسێک بوو خێرات و دڵی دەوروبەری دەسوێت دڵی جەماوەر بەڕاستی لە دەزانی مامۆستا عەبدوڵای قەسرێ بۆ ئێمە کۆستێکی گەورە بوو فراغێکی گەورەی دروست کرد بەڵام ئێمە یادی بە زیندوو ڕدەگرین و هەمیشە ئێمە سوود لە دیوە جیاوازەکانی ژیانی وەردەگرین وی ئەو مناسبەی ئەو ڕۆژکە ئێستا لێرە بەڕێوە دەسی ئەوە زۆر لە زیی خۆیەتی و ئێمە ئینشاءڵڵا هەوڵ دەدەین هەمیشە یادی شەهیدەکانمان بەرز ڕابگرین. ئێوە دروشمتان دادگەریە لە ئێستادا بۆ دادگەری چ هەنگاوێکتان ناوە کە هەم لە بۆ کوردستان هەم لە بۆ ناوە خۆیانی بێگومان هەر دروشمێک کە هەر حیزبێک هەڵی دەگرێت دەبێت پێویستە یەکەم جار لە ناوە خۆیدا دادگەر بێ و ئەنجا بتوانێت ئەو دادگەریش پەرە پێ بدا بۆی کە کۆمەلگا ئەو کۆمەلگایمە ئێستا لە بێدادگەریەوە دەناڵێنی بەڕاستی ئەگەر نە هەر ئێستا سەیری ئێستا ئەو باردۆخی کە ئێستا جەنابەت مایکەکەت ڕاگرت و من قسەت بۆ دەکەم بەڕاستی لە ئەو پەڕی نادادگەریدایە لەو دەوڵات و هەرێمی ئێمە چونکە داهاتی سندرەکان داهاتی ناوخۆ و داهاتی نەوت بەشی نەکەرێمی کوردستان بەشی دوو هەرێمی کوردستان دەکات بەڵام لە بەرەوەی ینی پاوانخوازی هەیە دادگەری نییە عەدالەت نییە ئەوە دەبینی کە موچەیەکی مافی خەڵکە نادرێ نەوتە دابەش ناکرێ کارەبایە نییە ئاوە نییە ینی ئەوە مەسەلەکە نادادگەریە بۆکۆ ئەوانەی کە خۆت ئاماژەت پێکردە و خاڵانەی خۆ دێڵێ نەبوونی دادگەری و نەبوونی موچە باشە هەڵوێستی کۆمەڵ لە ئێستادا چییە چ هەڵوێستێکی هەیە؟ بەڕاستی ئەوە دەگرێتەوە بۆ قیادی کۆمەڵی ئیسلامی بێگومان بێدەنگ نابن لەو بابەتەوە هەڵوێستیشان دەبێت چکە بەحقیقەت ئەمە ئێستا کە ڕۆژی هەڵوێستە ئەگەر ئێستا دەنگ نەکەین ئەگەر ئێستا هەڵوێستمان نەبێت ئەگەر ئێستا بەدەنگ نین و لەسەر ئەو خەڵکە بەجوابن ئەیکە بەجوابدەوە خۆ لە ڕابردوو کۆمەڵی دادگەری و کۆمەڵی ئیسلامیش بەڕاستی درێغیمان نەکرد و بە هیچ جۆرە لە جۆرەکان خەڵکی شایدە خەڵکی کوردستان بەڵام دەبێت بەڕاستی ینی هەڵوێست هەبێ چکە ئەم نەعەدالەتیە تا بەردەوام بێ بەڕاستی مەزلوم و زاڵم لێک جیا ناکرێتەوە ئەو کاتە ساڵم بەوەی کار زاڵمە زوڵم دەکات مەزلومیش هەر بێ دەنگ بێ ناکرێت دەبێتەوە بێدەنگ نەبی دەبێت هەڵوێست هەبێت دەبێت دەنگ بکەیت دەبێت قسە بکەی بۆی بە فعلی تاوەکو هەر هیچ نەبێ خۆ خەڵک بزانێت کاکە تۆ زاڵم نیە مەزلومی تۆ لەگەڵ مەزلومانی نەک لەگەڵ زاڵمان بی. وەکو کوڕانی مامۆستا خی گەورە بیخاتە بەهشتەوە چیتان کردووە بۆ ئەوەی شوێنی ئەو پڕ بکەنەوە؟ بێگومان هەر کام لە ئێمە وەکو کوڕەکانی شەهید مامۆستا عەبدوڵای قەسرێ لە پێگە و شوێنی خۆماندا سپاس بخوا جێمان دیارە و کەسانێکی خاوەن پەیامین و کەسانێکن کە ئیجابی و ئەرێنی دەڕوانینە ژیان خزمەتی کۆمەلگەی خۆمان دەکەین لە ڕووی دینی و ژینیەوە لە ڕووی پەرلەمان و سیاسەتەوە براکانم لە کارکردن بەردەوام من ئەلحەمدولیلا ئێمە لە زانکۆ خەڵکانێکی دیکە لە بواری پزیشکیدا کە کار دەکەن براکانم ئەلحەمدولیلا ینی توانیمانە کەسانی خاوەن پەیام بین خزمەت بکەین و ئەو ڕێبازش بەرنەدەین کە ڕێبازێکە بریتە لە دین بریتە لە خۆشەویستی خوددا و خۆشەویستی ئاین کەسانێکی مرتەزیم بە ئیمان بین و ئیمان لە دڵماندا چەکەرەی کردو
گەشەی کردووە الحەمدولillah ناکوژێتەوە و ئێمە لەسەر ڕێبازش هەر بەردەوام دەبین بە ڕێگە و شێوازی خۆمان بە شێوازی پەروەردەیی لە کاری سیاسیدا لە کاری خزمەتکردنی ئەکادمیدا بۆ ئەم ڕۆژگاری ئێستامان چی بە کەڵک بێ بۆ کۆمەلگا لە چ زاویەیەک بتوانین خزمەت بکەین بەو دین و ئیمانەوە بتوانین ئینشاڵڵا خزمەت بکەین. لە کۆتا پرسیارم ئەوەیە کە دەپرسم لەم مەراسیمەدا ئێوە دەتانەوێت چ پەیامێک بگێنن؟ ڕاستە ئێمە ئەو مەراسیمە مامۆستا مسلیم و مامۆستایی بۆ خۆم و براکانی تریشم بە ڕاوێژی دایکمان سوپاسی دەکەم و دەستی ماس دەکەم لێرە کە دانیشتین پرسو مەشوڕەتمان ئەو بوو کە بتوانین شتێک بکەین بۆ قودوەی ئێستا بۆ گەنجی ئێستا بۆ جیلی ئێستا قودوە بێت پێشەنگ بێت کەسانێک کە ئەم کار و پرۆژەی ڕابوونی ئیسلامی و خزمەتی ئیسلام و داوە و بانگەوازی ئیسلامی و پەروەردە بەم ئاڕاستی ئێستا کە هاتۆ خەڵکانێک ڕوو لە دینە ئەمە بە بانگەوازی ئەو پێشەنگکاران و ئەو قودوە ساڵحانە هاتوتە ئێرە بۆیە ئێمە ویسمان ئەم نمونە جوانە ئەم وێنە جوانە لە جیلی لە هزری جیلی گەنجی ئێستادا بەگەشی بمێنێتەوە و یادیان بخەینەوە وەروە هەدفێکی دیکەشمانەوە بوو کە بەڕاستی ئەم زوڵم و ستەما کە لە باوکم منە حەقرا شەید مامۆستا عەبدوڵای قەسرێ بوو هەمیشە بە زیندویی لەو تەوقیتیدا بمێنێتەوە کە ئەو مێژوو تۆماری بکە ئەوانەی کە شەهیدیان کرد و تیرۆریان کرد بەڕاستی هیچیان بۆ نەمایەوە جگەلەوەی کە ئەمە پەڵەیەکی ڕەشە بەداخەوە دایکت کە لەو ماوەی کە ئێوەی پەروەردە کردووە و گەورەی کردوون پێی دەگوتن باوکتان چه ئامۆژگارێکی بۆ ئێوە بەجێ هێشتووە بەردەوام چه ئامۆژگارێکی براگەورەکانتی کردووە کە بە تۆی بڵێ بە براکانی دیکەت بڵێ بە خوشکەکانت بڵێت بەڵێ هەروەک باسم کرد لە پاش بڵێن فەزلی خوا هەوڵە تێکۆشانی دایکم لە پێش هەمویان بووە ئەگەر بڵێم خەڵک یەک جا قەرداری دایکی بێ ئێمە 100 جا قەرداری دایکمانی هەوڵە تێکۆشانی دایکم کە بەتەنیا توانیوێتی بڵێن ئەو کات کە باوکم شەید کرا ئێمە هاتینەوە بۆ شاوێست لە شایستیش دایکم ئێمە لەوێ نەهێشتەوە وتی من دەیان بم بۆ هەولێر یانی ئەو کات ئێمە هیچ خزمشمان لە هەولێر نەبوو توانی الحەمدولillah هەمومان بە شوێنی خۆی بگەێنێت هەمومان کۆلژمان تاوا کرد برایەکانم من کە کوڕی بچووکی مامۆستام الحەمدولillah ساڵی پار توانم تەخەڕوج بکەم و خوشکەکانیشم بە هەمان شێوە الحەمدولillah هەمیان بە جێگەی خۆی گەیشتوونە و توانیان کۆلژ تاوا بکەن یەکێک لە جەمسەر و کۆڵگەکانی کۆمەڵی دادگەری بە تیرۆر دەکرێ بە ناحەق زوڵم و خوێنی دەڕێژرێ کۆمەڵی دادگەری لەو کاتەدا دەیتوانی تۆڵەی خوێنی مامۆستا بکاتەوە و دەیتوانی بەڕاستی ئەوانێک کە لە پشت کوشتنی و لە پشت شەیدکردنی مامۆستا عەبدوڵای قەسرێ بوو دۆزەخیان بەسەردا بکاتەوە و شتێکی وا بکاتن کە لانی کەم چەندان سەرکردیان لێ لە بەرامبەردا بکوژێتەوە بەڵام کۆمەڵ ئەوەی نەکرد ئەویش لە پێناو ئاشتی کۆمەڵایەتی لە پێناو سەقامگیری کۆمەڵایەتی لە پێناو ئەوەی کە کۆمەلگەی کوردەواری بەرەو ئاراستەیەک نەڕوە کە شەڕی ناوخۆتیدا هەڵگیرسێ بەڵام سوپاس بۆ خوای گەورە ئەوانەی کە ڕاستەوخۆ دەستیان هەبوو لە کوشتنی و لە تیرۆرکردنی شەهیدی سەرکردە مامۆستا عەبدوڵای قەسرێ هەر هەمویان خوای گەورە بە ئەوەی خۆی سزای خۆی گەیاندن هەر لە دنیا پێش قیامەت و ئێستاش حاڵ و زروفیان دەبینین و دەزانین هەر ڕۆژێ و لەلایەکی کێشە و مەشاکلێکیان لە دروست دەبی بەڵام هەر کەسێکیش دەستی هەبی لە کوشتنی خوێنی شەیدی مامۆستا عەبدوڵای قەسرێ ئەوەی لە دنیا عقوبەی خۆی وەرگر ئەوە وەرگر ئەوانی تریش دەبێ چاوەڕێی عقاب و عقوبەی خوای گەورە بکەن لە قیامەت ئینشاءڵڵا لە زاری دایکتەوە کاتێک کە ئامۆژگاری دەکردن کاتێک کە تۆ منداڵ بووی گسکە بووی پێی دەگوتی باوکت ئامۆژگاری بۆ براکانت چ بوو بۆ خوشکەکانت چ بوو کە بە تۆی ڕابگەێنێت ئامۆژگاری هەمیشەی باوکم کە دایکم دەجێڕێتەوە دەڵێ بە ئیسلامەوە بژین و بە سەربەرزیەوە بژین و لە ڕێگەی ئیسلامەوە خۆتان تێبکۆشن و خەبات بکەن و هەمیشە خۆتان گەشە پێ بدەن لە ڕووی زانست و عیلمەوە مامۆستا هەمیشە و کەسانەی خۆش ویستووە کە خاوەن زانست بوونە و بە دوای زانستا ڕایان کردووە تۆ وەکو منداڵێکی مامۆستا چەندێک بە دوای زانستا دەڕۆی و هەوڵت داوە زانست بەدەست بهێنیت والله الحەمدلله تا ئێستا باش هاتوین قوتابخانەمان بڕیوە و ئێستا لە کۆلێژن قوتابی کۆلێژن و هەتا پێمان بکرێت بتوانین سەری خۆمان و باوکمان بەرز بکەینەوە خزمەتێک بکەین انشاءالله باش ئەو کەسانی کە مامۆستایان شەهید کرد ئێوە چ داوایەک لە خوای گەورە دەکەن لە بەرامبەر ئەوەی کە مامۆستا شەهید کراوە واللهی خوای گەورە ڕسوایان کە و ینی سەرشۆڕی دنیا و قیامەتیان بکە ئەو کوڕە ستەم لێکراوەی ئادەم کە هابیلە دەرێ پیامەکەی وها دەگەنی لئن بسطت إلي يدك لتقتلني ما أنا بباسط يدي لأقتلك إني أخاف الله رب العالمين
بە برایەکەی خۆی دەرێ کە برای داک و باوی براشیریتی بەڵام وەکووی لە پەیامی خوا نەگەیە دەرێ ئەگەر ئەتوو دەستیش بکەیەوە و دواتە دەست هەرینی و لۆ ئەوەی من بکوژی ئەمن دەستەر نانیم لۆ ئەوەی تۆ بکوژم چونکە ئەمن لە خوای گەورە دەترسێم سبحانەوە تەعالا کەواتە چەک ئەمانەتە ئەو کەسەش دەتانی ئەو ئەمانەتەی خوای گەورە سبحانەوە تەعالا بگەینتە مەنزڵگا کە ترسی خوای گەورە لە دڵبی لۆیە چەک لە دەستی کەسانێک کە لە خوای ناترسێن کە ئەوەی ئێستا ڕوودەدا لە ئەو شەڕی ئێستا ئەو شەڕە کاولکاریە بەسەر وڵاتە چوە ئۆکرانی هاتیە ئەوە لە ئاکامی ئەوەیە کە چەک لە دەست کەسانێکە کە لە خوای گەورە ناترسێن و نازرێن ئینی ئەخاف الله رب العالمین و ئێستا ئەوڕۆ ئەمە لە مەراسیمی شەهیدی سەرکردە مامۆستای عەبدوڵڵای قەسرەینا کە ئەویش چەکی لە دەست بوو کە کاتێک ئەو کاریان بەسەرینا بەڵام ئەو کەسە بوو وەکو هابیل ئاسا فەرمووی ئینی ئەخاف الله رب العالمین ئەگەنا ئەویش دەیتانی دەست بکاتەوە بەڵام ئەو کەسانەی ئەویان تیرۆر کرد ئەوان ئەو کەسانە بوون لەناو ئەو گروپە بوون کە نیان دەزانی برێن ئینی ئەخاف الله رب العالمین کۆمەڵ چەندێک ویسوێتی هێزێکی میانڕەو بێت دەپرسم لە ڕابردوودا خاوەنی چەک بووە چەک هەڵگر بووە بۆچی کاتێک کە سەرکردایەتی یان ئەندامان و لایەنگرانی دەستگیر دەکرێن شەهید دەکرێن کۆمەڵ هەوڵی تۆڵەکردنەوە نادات لە بەرامبەر چیدایە بۆچی کۆمەڵ ناوێت تۆڵە بکاتەوە پاش تەوفیقی خوای گەورە طبعاً کۆمەڵ هێزێکە لە ناو ناخی ئەو جەماوەرەوە دروست بووە و ئەو هەز بە ئێش و ژانی معانەتی ئەو خەڵکە دەکا خۆی بە خاوەنی قەزیە ئەو ملەتە دەزانی ئەو ملەتە ژێردەستەیە دەزانی یعنی دەردی چارێ ئەو ملەتە بە غێری ئیسلام بە غێری دینی خوای گەورە چارەسەر نابی پێشتر کە کۆمەڵ بارگراوندێکی چەکداری هەبووە هەر لۆ خزمەتکردنی ئەو خەڵکە بووە قۆناغی ئەو کاتی پێویست بووە چەکی بەدەستبی و قۆناغی ئێستاشمان کە پێویستی بەوە بووە برێ مەسەلەن لەو قۆناغە چەکی پێنەبی ئەگەرچی فشارێکی یەکزار زۆریشی لەسەر بوو کە ڕای بچێشن پەرچێشی بکەن لۆ شەڕ و لۆ بەرپەزدانەوەی شتێکی وا بکە خوانەخواستا سبێنێ بەسەر کۆمەڵ و بەسەر ئەو خەڵکەدا بشتێتەوە کە شایانی ئەوە نەبوون برێ مەسەر ئەو نەوە هەڵسوکەوتە بنوێنن لۆی کۆمەڵدانی بخۆی داگرتی و ئەگەرچی سەرکردەکانیشی شەهید بوون خەڵکانش یەکزار زۆریشی لێ شەهید بوو و موشک بارانیش کراون و بەڵامدانی بخۆ داگرتێ لە پرچێ لە بەرخاتی ئەو خەڵکە لەبەر ئەوەی دەیزانی ئەو ملەتە پەیامی ئەو ملەتە یاخود برێن چارێ ئەو ملەتە دەبێت ئیلا بە شێوێژی ئاشتیانە چارەسەر بکرێ و بە ڕێگای دروستی ئیسلامیش دیارە ئەمە لە هەرێمی کوردستان دەسەڵاتدار نین دەسەڵاتیش لە ڕێی دەسەڵاتی قەزائیەوە دادوەریەوە دادگەری دەتوانین بەشێکی زۆر بسەسپێندرێ بەڵام بەش بە حاڵی خۆی ئەوەی کە لە توانایدا هەیە وەکو هێزەکی سیاسی کۆمەڵ لە وێزگە جیاوازەکان کە فراکسیۆنی هەیە کە ڕاگەیاندنی هەیە کە چەندین دەستگای خێرخوازی هەیە ئەو لێکەوتانێک کە لە ئەنجامی نادادگەری لە هەرێمی کوردستاندا لی کەوتونەتەوە کۆمەڵی دادگەری دێ ئەمانە چارەسەر دەکا ئەو ناحەقی بەرامبەر بە خەڵک دەکرێ کەم هێزی سیاسی هەیە کەم کەسایەتی هەیە وەکو کەسایەتیەکانی ناو کۆمەڵی دادگەری وەکو خودی کۆمەڵی دادگەری بتوانی بێتی بە ماوەی هەموو تەمەنی خۆی لەسەر پێی خۆی بوەستی لەسەر سەوابیتاتی نیشتیمانی نەبیتە مەقاشی وڵاتانی ئەم لە ئەولا دژ بە خواست و ئیرادە میلەتی خۆی نەبوو بێتە زاڵمێک هەستاوە کۆمەڵی دێ قسەی حەق بەگوێی ستەمکاران دادەدا کەم هێزی سیاسی هەیە توانی بێتی لەسەر پێی خۆی بۆستی لەسەر سەوابیتە دینیەکانی تعبیری گزارشتی ڕاستەقینەی میلەتی خۆی بکە ئەوە کۆمەڵی دادگەری بووە توانیوێتی لەسەر سەوابیتاتی نیشتیمانی و سەوابیتاتی دینی بمینێتەوە لە ڕێی فراکسیۆنەکانی لە ڕێی دەستگا خێرخوازیەکانی کە ناعەدالەتی نادادگەری ئەو ڕەوشە ناهەمواری بەسەر میلەتی ئێمە هێناوە لە ڕێگا دەستگا خێرخوازیەکانیەوە دێ دەستی یارمەتی بۆ خەڵکی درێژ دەکا مامۆستا چی بە تۆ دەگوت لە بۆ پەروەردەکردنی منداڵەکان و کاتێک مامۆستا وەفاتی کرد تۆ چۆن توانیت جێگای مامۆستا پڕ بکەیتەوە وەڵام مامۆستا ئەوەی بە من دەگۆ دائیم منداڵەکان لەسەر ئیسلامەتی پەروەردەکەی چۆن ئەمە خۆمان لەسەر ئیسلامەتی پەروەردەکەی منداڵەکانیشمانەوە لەسەر ئیسلامەتی پەروەردەکەین فێرە حرام و حەڵالیان بکەین فێرە ڕازگۆییان بکەین
دوای مامۆستای شەهیدیش ئەمن هەموو توانایەکم خستەگەڕ لەوە پەروەردەکردنی منداڵەکانم شەو ڕۆژ قسەی خۆشم لۆ دەکردن ئامۆژگاریم دەکردن نسحەتم دەکردن هەوڵم دەدا کە خوێندنەکەی خۆیان یەکەوجا تەواوکەن ئینشاڵڵا هەم کچەکانم هەم کوڕەکانم پیادەی خۆیان هەبی پێگەی خۆیان هەبی لە کۆمەلگا خزمەتی ئیسلام بکەن دەمگۆ کوڕەکانم بابتان کەسێکی وها بوو ئەو خزمەتی ئیسلامی کرد پیادەی خۆی بەجێش پەرێزێکی پاشی لۆ ئێمە بەجێ شانازی پێوە دەکەین بۆ پەرێزەکە لە مێزێ شانازی بە گۆڕەکەیوە دەکەین بە قەیلەکەشیوە دەکەین کە لەسەری دووسرا مامەتا عەبدوڵڵای قەسەی کە من خێزانی و پیاوەی بوومە بە هەموو هەوڵێکی خۆتوانیم خی گەورە یارمەتیدام لەسەرەوەی کە منداڵەکانم پەروەردەکەم ئێستاش سپاس خی گەورە ئەەکەم کە منداڵەکانم پەروەردەکەن ئێستا پەروەردەیەکی جوان بەڵای زەن و خۆشەویستان وەکو بینیتان ئەمە بەشێک بوو لە سەرنجی کادیران و لایەنگرانی کۆمەڵی دادگەری کۆمەڵی دادگەری بەردەوام ویستویەتی دادگەری لە نێو کۆمەلگادا بچەسپێنێت و هەنگاوی زۆری ناوە و کۆمەڵ بەردەوام لە بەرەی زوڵم لێکراودا بووە هەمیشە ئەندامانی پەرلەمانی لە کوردستان و لە عێراق و لە ئەنجومەنی پارێزگاکانیشدا دیفاعێکی زۆر جدیانیان لە خەڵکی هەرێمی کوردستان و بەگشتی عراقیش کردووە هەمیشە دژی ئەو نادادگەریانە بوون کە لە نێو کۆمەلگادا هەن ویستویانە کۆمەلگایەکی ئاشتیانە بێت ڕاستە لە ڕابردوودا کۆمەڵ خاوەنی چەک بووە و چەک بەدەست بووە بەڵام هەرگیز و هیچ کاتێک نەویستووە زوڵم لە هیچ کەسێک بکات کاتێک ئەگەر چەچیشی هەبێت داتەوەرێکی دیکە هەمووتان سپاردەی خوای گەورە دەکەم خواتان لەگەڵ